تۆ مەجموعەیەک ژنێ و فرۆشی هێناوە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە جوێن بن زەلامی تیا ئەوێت قەوارەکە هەر هەمووی هەڵوەشێنێتەوە مەسەڵەن خەڵقی دروست بووە شانازیەکە بۆی مرتەزەقەیە ینی بەکرێ گیراوە شانازیەکە بەکرێ گیراوە باش نییە ئەچێت لە موەسسەساتی بەغداد شکاتێکات باش ئەچێ شکارێکە بۆی ئەم قەواری هەڵوەشێتەوە ئەمە چی بێڵێ وەنامەجی بێڵێ ناشتوانی پێ بڵێ نابێ وا بڵێ بڵێ من ئازادم ئەزانی مامەڵەیەکی فاشیانەیە شۆڤێنیانەیە ڕەگەزپەرستانەیە باشە ئەمە طەبیعەتی میلەتی سەردەستە باشە ئەزیزم باشە ئەم سیاسی و سیاسی نییە ئەمە کۆمەڵە گروپێکی ئیرهابین کە عراق بەڕێوە بن ئەمە تەسەوری منە یەکەمیان شتێ نەبنای ئۆپۆزیسیۆنەوە ئەزیزی من باشە شتێک نییە بەنای ئۆپۆزیسیۆنەوە من کتێبێکمەیە وێرانە خاکی شۆڕجیران فەسڵێکم بۆ ئۆپۆزیسیۆن دەرکان کە ئۆپۆزیسیۆن چییە؟ ئۆپۆزیسیۆن دنیابینی نوێیە ئۆپۆزیسیۆن داهێنانی میکانیزمی نوێیە بۆ چارەسەرکردنی کێشەکان تۆ مەجموعەیەک ژنێ و فرۆشی هێناوە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە جوێن بن زەلامی تیا ئەوێت قەوارەکە هەر هەمووی هەڵوەشێنێتەوە باشە حیزبی دامەزرانی خۆی ژنەکەیەتی ئەمە ئۆپۆزیسیۆنە نازیزم ئێمە شتێکمانەیە ئۆپۆزیسیۆنە بەڵام خەڵقمانەیە کە ناڕازیە ئەمە زۆر ڕەوایە لەبەرەوەی دەسەڵاتی کوردیش کێشەی هەیە خەڵقمانەیە ناڕازیە بەڵام نابن بەهێز نابن بەهێزێک کە بە ڕۆیاوە بە دنیا بینێ بێ ئەوانەی ڕابردووش کە بوون ئەوانیش کەوتن ئەنی گۆڕانێکی وڵانێکە ئەیتوانی وەکو ئۆپۆزیسیۆن کە هات کە ببێ ئۆپۆزیسیۆن بەڵام لە دواییە ئەویش بەسەریە کاتشێوانی بەهۆیەوەی کە من بە کاک نەوشیروان وت کاک نەوشیروان تۆ بۆ چێچیتە ناو دەسەڵاتەوە تۆ ئەتوانی لە دەروی دەسەڵات چالاک بیت کۆمەکی دەسەڵاتی کوردی بکەیت لە چاکردنی کێشە وتی کاکە گیان پۆستیان لێمێ پۆست ئەوانەی کە هێن بۆیە بۆ گۆڕان هەڵە بێت تەعین ببین ئێستا زانی کێشەکەمان دەچێت